بە هیوای کاتەچی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 144 لاپەڕا 144 دەربارەی دەق و هاوکێشە بە ئینگلیزیەکەی words and equation ئەوەی ڕاستیبی دەیانتوانی لە جیاتی دەق بنووسن وەکو لێرە نووسرایە words واتە وشە و هاوکێشە. وشە و هاوکێشە خۆشتر بوو تێگەیشتنی، چونکە هەر وەرجێڕانە لە ئینگلیزیەوە باشتر وایە وشە و هاوکێشە، بەڵام لێرە نووسرایە دەق. نازانم چەند کەس تێدەگا دەق مانای چییە. دەتوانیت دەقێکی زمانەوانی وەرجێڕی بۆ هاوکێشەکان بە وەرجێڕانی وشەکان بۆ وشەی وەردەجێڕین بۆ چ ئەوە زۆر گرنگە. ئەگەر وشەکە ئەوە وشەیە وەری دەجێڕین کە هاوکێشەی دروست دەکەین، یان وەری دەجێڕین بۆ ژمارە، یان وەری دەجێڕین بۆ گۆڕاو واتە پیتەکان، یان وەری دەجێڕین بۆ کردار واتە کۆکردنەوە، کەمکردنەوە، دابەشکردن، لێک دەرکردن یان توان. ئێستا با بێینە لای بەرزترین لووتکە لە زنجیرە چیاکانی کوردستان. بەرزترین لووتکە لووتکەی هەسارۆست. لووتکەی هەسارۆست چەند بەرزە؟ 3607 مەتر بەرزە. لووتکەی ئێڤەرست کە بەرزترین لووتکەیە لە دنیا لە جیهان دەکەوێتە باشووری ئاسیا. بەرزاییەکەی چەندە؟ بەرزاییەکەی نەک چەندە ببورن، بەرزاییەکەی 5234 مەتر بەرز زیاترە لە لووتکەی هەسارۆست. ئایا بەرزی لووتکەی ئێڤەرست چەندە؟ ئەمن لێرە دیسان دووبارەی دەکەمەوە کە دەقە کوردیەکان بەداخەوە لەو کتێبەی کەم و کوڕیان تێدایە، هەتا ئەوەی خوێندکار بتوانی وشەکان بکاتە ژمارە یان بکاتە گۆڕاو یان بکاتە کردار، پێویستە وشەکان دەقەکان زۆر بەبێ هەڵە نووسرابن، بە وردی نووسرابن، بە ساکاری نووسرابن و خاڵ و هێمای پرسیار و هێمای سەرسوڕمان و فاریزە لە جێی خۆیان بی، وشەکان مابەینیان هەبی، هەڵەی ئیملایی تێدا نەبی. لێرە بەداخەوە نییە، کەواتە ئەگەر خوێندکار نەتوانی دەقەکان وەرجێڕی بۆ ژمارە و گۆڕاو کردار، ڕەنگە هەموو کات ئەوە نەبی کە خوێندکارەکە نازانی یان توانای نییە، بەڵکو دەقەکە و نووسینەکە کەم و کورتی تێدایە، وەکو لێرە کە تەمەشاکەین چەند کەم و کورتی تێدایە. لێرە نووسرایە باشووری بەرزاییەکەی 5234 مەترە زیاترە. نابی بنووسی 5234 مەتر، ئەو مەترێ نابی مەترە، مەتر زیاترە لە لووتکەی هەسارۆست. پاشان کە گەیشتی ناوشەی هەسارۆست دەبی لێرە خاڵ هەبی، دەبی لێرە خاڵێک دانێن واتە ئەو ڕستەیە تەواو بوو. ئێستا پرسیارەکە لە چێیە؟ دەبا نووسرابە یان نووسرابە ئایا یان نووسرابە بەرزی لووتکەی ئێڤەرست چەندە، بەڵام لە ڕستەیەکی نوێ. کەواتە لێرە هەڵە هەیە، ڕەنگە خوێندکار تێنەگا، ئاسان نەبی بزانی پرسیار و داواکراوەکە لە چێندەرە. بابین بزانین کو هاوکێشەکە دروست کرایە. هاوکێشەیەک بنووسە بۆ دۆزینەوەی بەرزی لووتکەی ئێڤەرست. گۆڕاوێک
هەڵبژێرە. لێرە دیسان هەڵەی ئیملایی هەڵبژێرە نەک هەلبژێرە. هەڵبژێرە وا دابنێ ئەو پیتە لەبەر چ ئەو پیتە بەرزای لووتکەی ئێڤەرێست ڕەنگە پیتی ڤ ئاسانتربی ڕەنگە پیتی ب ئاسانتربی بۆ بەرزایی ئەو پیتە هەر ناگونجێ لێرە. بەرزای لووتکەی ئێڤەرێست دەنوێنێ. پاشان وشەکان لێرە نووسرایە وشەکان بە دوو لە جێیەکی تکە وشە نووسرایە بە یەک لێرە تەمەشاکە وشەکان ئایا یەک شتە ئەوە یان یەک شت نییە. ئەو هەموو سەرنجانە هەمویان گرنگن بە تایبەتی لێرە لە وەرجێڕانی وشە بۆ کردار و گۆڕا و ژمارە کەواتە دەبی زۆر سەرنج بدەینە ئەو شتانە و هەمویان ئەو کەم و کوڕیانە هەموو لابین. پاشان وشەکان وەربژێڕا بۆ هاوکێشە. باش ئێستا بەرزی ئێڤەرێست ئەو پیتەیان لۆ دانایە هەرچەندە بەڕای من ناگونجێ یەکسانە بە چونکە هاوکێشە هەمیشە هێما یەکسانە بە هەیە. هاوکێشەواتە دوو لا هەیە وەچی تای تەرازوو لای چەپ و لای ڕاست هاو سەنگە. 5243 مەتر زیاترە وشەی زیاترە لە دەکەینە کۆ هەمیشە زیاترە لە کۆ. ئەوجا لە هەمووی سەیرتر چییە؟ هەسارۆست بوویتە هەڵگورت. ئەدی ئەو هەڵەیە ئەگەر خوێندکار ئەو هەڵەیە بکات چ دەبی؟ ئەوە دەبی بێگومان بستڕینەوە بنووسین هەسارۆست. ئێستا هاوکێشەکە نووسرا ئەوە هاوکێشەکەیە. هاوکێشەکە بریتیە کەواتە بەرزایی لووتکەی ئێڤەرێست کە کۆیان دەکەیمەوە ئەو دوو ژمارە زۆر ئاسانە دەکاتە 8850. هاوکێشەیەک بنووسە بەرزایی لووتکەی ئەلقەرنە السەودا. ئەو جارێ ئەگەر دیسان ڕەنگە ئەو مەبەستیان قەرنە سەودابی بەڵام لە بیریان چووە لۆ هەسارۆستیدایان نایە. لە لوبنان دیار بکە کە 5762 مەتر نزمترە لە بەرزایی لووتکەی ئێڤەرست. لووتکە ئێڤەرست کە دەکاتە 8850. واتە ئەمن دەبی لێرە ئێستا چ بکەم؟ نزمترە واتە ئەمن دەبی پیتەک دانێم بۆ لوبنان دەنووسم ل واتە چیای لوبنان دەکاتە ئەو 8850 دەینم کەم 5000 چونکە ئەوەن بەوەندەی نزمترە 5762 ئەو جەبزانم دەکاتە چەند کەمیان دەکەمەوە دا دوی لێ بڕوا یەکسانە بە 8 4 6 لێ بڕوا نابی 14 6 لێ بڕوا ئەویش 8 ئەو جە لێرە ماوە 7 لێ بڕوا 0 ئەو جە لێرە ماوە 8 5 لێ بڕوا 3 واتە مەتر واتە بەرزی لووتکەی ئەو چیایە لە لوبنان ئەلقەرنە سەودا دەکاتە 3088 مەتر. ئەوەش تەواو بووم لێرانە. دێمە لای هاوکێشەیەک بۆ ئەو دەقە بنووسە ئاستی ئاو. ئەو ئاستی ئاو ئەو ئاوە نەدەبووە ئەوها بلکێ بەو ژمارەیە گرنگە چونکە ئەو ژمارەیە زۆر گرنگە ناتوانم ئەمن وشەچیت کە بینم ئەوها پێوە بنووسێ بە ژمارەکە ئەوە هەڵەیە. ئاستی ئاو 3 مەتر و نیو دابەزی هەمیشە دابەزین واتە کەمکردنەوە. ئاستەکەی کە دابەزی بوو بە دیسان لێرەش زۆر پێکوە نووسایە ئەو ژمارەیە 15 و چارەکێک بە وشەی بە ئەوەش نابی. ئەوجا گۆڕاوێک هەڵبژێرە
وا دابنێ س ئاستی ئاوەکەیە پێش دابەزین. ئاستی ئاو پێش دابەزین ئەو گۆڕاوە س کە دادەبەزی واتە کەم چەند دابەزی 3 مەتر و نیو 3 مەتر و 1 بەسەر 2 ئەوجە ئاستەکە بوو کە دابەزی بووە چەند بووە 15 مەتر و چارەکێک لە مەتر. ئایا ئاستەکە پێشی دابەزینی چەند بووە؟ ئەوە پێشی دابەزین چەند بووە؟ لێرانە تەنیا هاوکێشەکە نووسرایە بەڵام شیکار نەکرایە. هەتا ئەمن هاوکێشەکەی شیکارکەم پێویستمە ئەو دوو ژمارەی کۆ بکەمەوە، واتە 15 کۆ بکەمەوە لەگەڵ 3 ئەوە دەکاتە 18 نیویش کۆ بکەمەوە لەگەڵ 1/4 1/4 کۆ نیو ئەو نیوەی ئەوی ڕاستی بی دەتوانم بنووسم 2/4 چونکە ئەویش هەر نیوە هەتا ژێرەکانیان یەکبی کەواتە دەکاتە 3/4 واتە ئاستی ئاو چەند بووە 18 مەتر و 3/4 مەتر پێشی دابەزین. دوایە 3 مەتر دابەزیە بوویتە 15 کەواتە بەو جۆرەی یەکەم ئەگەر بمەوێ ئەمن خوێندکار تێبگا و دەقەکەی بەباشی وەرجێڕی دەبی هەمیشە نووسینەکانم وشەکانم داڕشتنەکانیان ڕێک و پێکبی بەبێ هەڵەبی نووسینەکانیان بەبێ هەڵەبی هەمان نووسینبی ژمارەکان مەودایەکە بی لە مابەینی ژمارە و مابەینی وشە. لێرانە ئەو هەموو شتانە ڕەچاو نەکرایە. دێمە لای دەقێکی زمانەوانی بۆ هاوکێشەی 4 س دەکاتە 24 بنووسە. بێگومان بە هەزاران دەق هەیە بەڵام ئەمن لێرە ئەو دەقەیەم نووسیە هیوادارم بەراوردی کەی لەگەڵ دەقەکەی خۆت و بزانی بیرکردنەوەمان کووە. ئەگەر ئەوە دەقەکەیە ئەگەر 4 کاژێرت پێویست بی بۆ شیکارکردنی 1 لاپەڕە لە کتێبی بیرکاری، ئایا بە 24 کاژێر دەتوانی چەند لاپەڕە شیکار بکەی؟ ئەگەر 1 لاپەڕە 4 کاژێر 1 لاپەڕەی دی 4 کاژێر 1 لاپەڕەی دی 4 کاژێر هەتا دەبیتە 24. ئایا چەند لاپەڕەت شیکار کردیە؟ ئاسانترین ڕێ بێگومان 24 دابەش 4 یەکسانە بە 6 کەواتە بە 24 کاژێر 6 لاپەڕە شیکار دەکەی. بە مەرجێک شیکارکردنی هەر لاپەڕەیەک کاتەکەی وەکو لاپەڕەکانی دیبی کەچی لە ڕاستیدا ئەوهانە هەندێک لاپەڕە زوو شیکار دەکرێت هەندێکیشیان ڕەنگە 2-3 ڕۆژی بووێ. ئەوە لێرانە تەواو بووم لەو لاپەڕەیە بە هیوای گفتوگۆکردن لەسەر ئەو نووسینی کوردی لەو کتێبەی و چۆنیەتی داڕشتنی ڕستەکان. لێرەش نووسرایە هاوکێشە ڕستەیەکە 2 هێندی یەکسان دیار دەکات. ئەوەی ڕاستی بیلاکێشە ئەو ڕستەیە کە یەکەم شت هێما یەکسان لە ناوەندەیە پاشان هێندمان هەیە لە لای چەپ و هێندمان هەیە لە لای ڕاست. ئەوە ڕاست ئەوەش چەپ دەبی هەمیشە لای ڕاست و لای چەپ یەکسان بن هەمیشە هاو سەنگ بن. و لە هاوکێشەش زۆر جار گۆڕاو بەدی دەکرێت بێگومان هەمیشە گۆڕاو هەیە و شیکاری هاوکێشە واتە گۆڕاوەکە دەکاتە چەند. لێرە دێمە کۆتایی هاتمە کۆتای ئەو لاپەڕێ و دێمە کۆتای ئەو وانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.